لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە ساڵی 1924دا بە بڕیاری ڕاگەیاندنی کۆماری تورکیای نوێ خلافەتی عوسمانی کۆتایی پێهێنرا و سوڵتان عەبدولمەجیدی دووەم و هەموو بنەماڵەکەی دوور خرانەوە بۆ دەرەوەی وڵات و گشت سامان و داراییان زەوت کرا و ڕەگەزنامەشیان لێ سەنرایەوە. لە ڕاستیدا مێژووی ڕاستەقینەی کۆتایی هاتنی دەوڵەتی عوسمانی دەگەڕێتەوە بۆ ئەو ڕووداوەی کە کۆمەڵەی ئیتیحاد و تەرەقی بە پشتیوانی ڕێکخراوی زایۆنیستی و وڵاتانی فەڕەنسا و بەریتانیا و ڕووسیای قەیسەری لە ناوخۆی سوپا و ئیدارەی عوسمانیدا خوڵقاندیان کە بە ڕووداوی سیوێکی ئازاری 1909 ناسراوە کە ئەو ڕاپەڕینەی ئیتیحادیەکان بە بیانووی گەڕانەوەی مەشروتیەت سەرەتایەک بوو بۆ هەرەسێنانی بەشی ئەوروپای عوسمانی و دواتریش بە هەڵگیرساندنی جەنگی جیهانی یەکەم و بەشداری ئیتیحادیەکان تێیدا بەشی عەرەبی و خۆرهەڵاتی ناوەڕاستیش لە دەستی عوسمانیەکان دەرچوو. عوسمانیەکان لە ماوەی 600 ساڵدا نەک هەرتوانیان خۆرهەڵاتی ئیسلامی لە مەترسی داگیرکاری بپارێزن، بەڵکو بەشێکی زۆری ئەوروپاشیان خستە ژێر قەڵەمڕەوی خۆیان. لە گرنگترین دەستکەوتەکانیان فەتحی قوستەنتەنیە ئەستەنبوڵی ئەمڕۆ، پاراستنی حیجاز لە داگیرکاری پورتوگالیەکان، پاراستنی فەلەستین لە کۆچی جوولەکە و داگیرکردنی، دروستکردنی هێڵی ئاسنی حیجاز کە هێمەی یەکڕیزی مسلمانان بوو. هەروەها کردنەوەی هەزاران مزگەوت و نەخۆشخانە و قوتابخانە و بازاڕی بازرگانی و جۆگەی ئاودێری لە سەرانسەری قەڵەمڕەوی عوسمانیدا تا ئێستاش ئاماژەیان بۆ دەکرێت. لە ساڵی 1876دا کە سوڵتان عەبدولحەمید دەسەڵاتی گرتە دەست، دەوڵەتی عوسمانی زیاتر لە 300 ملیۆن لیرەی زێر قەرزداری وڵاتان بوو، بەڵام لە کاتی کودەتاکەی ئیتیحادیەکاندا تەنیا 30 ملیۆن قەرز لەسەر دەوڵەت مابووەوە. ئەمە سەرەڕای دروستکردنی هێڵی ئاسنی شام حیجاز و کردنەوەی هەزاران پرۆژەی گەشەپێدانی وڵات لە کەرتەکانی پەروەردە و فێرکردن و ئاودێری و بازرگانی و تەندروستی. جگە لەوەش عەبدولحەمیدی دووەم بە دیبلۆماسیەتێکی سەرکەوتوانە ڕێگر بوو لەوەی عوسمانی لەگەڵ وڵاتانی ڕووسیا و بەریتانیا و فەڕەنسا بکەوێتە جەنگەوە، بەڵام وەکو تۆرگۆد ئۆزال بە ڕۆژنامەنووسێکی تورکی ڕاگەیاندبوو، هۆکاری تێکچوونی ناوخۆی عوسمانی بۆ نۆکەرایەتی ئیتیحاد و تەرەقی گەڕاندەوە کە هاوکات لەگەڵ ئەوەی بەناو بەرپرسی ئیداری عوسمانی بوون، بەڵام بۆ شکاندنی شکۆی دەوڵەت لە بەریتانیەکان موچەی نۆکەرایەتیان وەردەگرت. بۆ ئەوەش ڕاستەوخۆ ناوی جەمال پاشای فەرماندەی سوپای چوارەمی عوسمانی هێنا کە لە دیمەشق بە کردارەکانی خەڵکی بۆ شۆڕش لە دژی عوسمانی هەندەدا. هەر ئەوەش بووە هۆی خێراتر بوونی شۆڕشەکەی حسێنی کوڕی عەلی کە بە شۆڕشی عەرەبی ناسراوە و دەستکەوتەکانی ئەو شۆڕشە پارچە پارچەکردنی خۆرهەڵاتی ئیسلامی و تەقاندنەوە و لە کارخستنی هێڵی ئاسنی حیجاز بوو بە فەرمانی لاورۆنسی پیاوی هەواڵگری بەریتانیا لای شۆڕشی عەرەبی. دەستکەوتەکانی هەڵوەشاندنەوەی خلافەتی عوسمانی پارچە پارچەبوونی خۆرهەڵات بوو بە چەندین دەوڵەتی بچووکی نەتەوەیی کە بەپێی پەیماننامەی لۆزان دروستکران، لەگەڵ ئەوەشدا گەلی کورد بەپێی ئەو ڕێکەوتنە دابەش کراو. ئەوە نزیکەی 100 ساڵە لە نەهامەتی و ماڵوێرانی ئەو چاوبەستەی ئیتیحاد و تەرەقیدا دەژی کە گوایە مەشروتیەتیان بۆ ژیانی عوسمانی دەگێڕایەوە و مافیان بۆ خەڵک دابین دەکرد. مستەفا کەمال بە سوود وەرگرتن لە دەسەڵاتی سوپا و ئەو ناوبانگەی لە جەنگی جیهانی یەکەمدا بەدەستی هێنابوو، بە تەواوی کۆنتڕۆڵی دەسەڵاتی کردو، بەلادانی سوڵتان عەبدولمەجیدی دووەمی دوایەمین سوڵتانی عوسمانی خلافەتی عوسمانی هەڵوەشاندەوە و پیتی عەرەبی کردە لاتینی و ئەوقاف و وەقفی ئیسلامی زەوت کرد، خوێندنی ئیسلامی هەڵوەشاندەوە، قوتابخانە ئاینیەکانی کردە قوتابخانەی عەلمانی و بە تەواوی لە هەر سیمایەکی ئیسلامی دایماڵین. بەڵام ئەو کۆماری مستەفا کەمال دایمەزراند هیچ کاتێ تورکیای بەو شێوەیە پێشنەخست کە عەلمانیە کەمالیستەکان بانگەشەیان بۆ دەکرد، بۆیە تورکیای نوێ بریتی بوو لە تورکیای پاشکۆی ئەوروپا و بڕیارەکانی، بۆیە هاتنی پارتی داد و گەشەپێدان و سەرکەوتنی لە ساڵی 2002دا بە خاڵی وەرچەرخان دادەنرێت لە مێژووی تورکیادا کە لە ڕووی ئابووری و پێشکەوتنی تەکنەلۆژیەوە تورکیای بردە ڕیزی وڵاتەکانی کۆمەڵەی 20 و وا چاوەڕوان دەکرێت کۆماری تورکیای نوێ و بەرنامەی تورکیای 2023 دابڕانێکی تەواو بێت لەگەڵ قۆناغی کەمالیستیدا.